کەس لە کەس ناپرسێت ڕەشەمەستە ڕۆژگار وەرە بڕوانە ڕفێق کە چەپ هەستە ڕۆژگار لێرە ژین مانای نییە کەس بەژین بڕوای نییە هەموو هەر مەرگە و پین لێرە هەر مردنە ژین لێرە لە جیاتی ژیان دێت بەرەو پیری نەمان لێرە لە جیاتی هەبوون دێتە پێشوازی نەبوون لێرە ڕۆیا قەدەغا شێر و خونیا قەدەغا دڵبەران و نەفەس هەموو لێرە قەدەغا بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە سڵاوی گەرمی ئێمەتان پێشکەش بێت. ئەمڕۆ پێنجشەممە دەی سەرماوەزی 1400 هەتاوی بەرامبەرە لەگەڵ 1 دەسەمبری 2022 زاینی. بۆ جارێکی تر هاتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تر کە بە شێوەی ڕاستەوخۆ میوانی کۆڕ و کۆمەڵی گەرمی ئێوەی خۆشەویستین. ئاگادارن کە لە ماوەی 11 هەفتەی ڕابردوو کە لە دوای کوژرانی ژینایی جوانەمەرگ قیامێک و شۆڕەشێک لە ئێران دەستی پێکردووە، تەلەڤیزیۆنی کۆمەڵە ڕۆژانە هەوڵی داوە بە شێوەی ڕاستەوخۆ ڕۆماڵی گزارش و هەواڵ و راپۆرتەکان بکات کە لە ئێران و کوردستان بە دەست بەشی هەواڵی کۆمەڵە دەگات و هەوڵی داوە لێکدانەوەشی لەسەر هەبێ. هەروەکوتە ئەمڕۆ 11 هەفتە بەسەر قیامێک کە لە ئێران دەستی پێکرد لە شاریوەر مانگەوە هەتاکوونێ ئێستا درێژەی هەبووە. هەر ئێستا پەرستاران کرێکاران لە بەشایی جۆرا و جۆری سەنعەتی کامیونداران مانیان گرتووە لە چەند ڕۆژی ڕابردوودا و بەتایبەت لە شارەکانی کوردستان و لە قوتابخانەکان بە بۆنەی دۆڕانی تیپی تۆپیپێی ئێران لەگەڵ ئەمریکا بە نیشانەیە ناڕەزایەتی دژ بە کۆماری ئیسلامی خۆشی و شادی و هەڵپەرکێکراوە. دوێنەکە لە شاری بۆکان ئاواتی قادرپور دووکە لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا بەدەست هێزە ئەمنیەکانەوە لە جەرایانی خۆپیشاندان لە شاری بۆکان بریندار ببوو، زۆر بەداخەوە بە هۆی قوڵی برینەکانی گیانی ئازیزی بەخت کرد و چووە ڕێزی گیان بەختکردوانی قیامی ژینە. ئاگادارن کە ئەمڕۆ ڕئیسی جەلادی دەهی 60 و جەلادی ساڵی 67 کە ناسراوەبەوە چوو بۆ شاری سنە. دیارە بە بیانووی کردنەوەی پرۆژەیەکی ئاوی شیرین بۆ شاری سنە چوو بۆ ئەو شارە، بەڵام هەمومان باش دەزانین کە ڕئیسی لەم سەر و بەندەدا و بۆ چوونی بۆ شاری سنەی خۆشەویست کە لەم ماوەی ڕابردوودا یەکێک لە شارە پرخۆشەکان بووە دژ بە کۆماری ئیسلامی و بەردەوام لەسەر شەقام بووە، ئێعترازی کردووە، خوێنی ڕۆشتووە، بریندار بووە، زیندانی داوە. لەم سەر و بەندەیە چوونی ڕئیسی بۆ شارە بە مەبەستی پرۆژەی ئابووری نەبووە و بەڵکو یەکەم بۆ ئەوە بووە کە نیشان بدات کە شاری سنە و کوردستان بەگشتی بەو شێوەی کە باسیەکەن ئاڵۆز نییە، شۆڕەشتیایە بەردەوام نییە، هەموو شتێک چێتەوە سەرجێی خۆی و دنیا هەمووەمانە و هەروەها بۆ ئەوەی کە تەقویەتی ڕۆحیەی کاربەدەستانی ئەمنیەتی خۆی کە لەم ڕۆژانەیە زۆر جار ئەبیستین بە کورتە ویدۆکان بەتایبەت ئەوانەی کە مزدورانی محەلین
ئیبرازی نەدامە دەکەن بۆی کە لە بەرەی کۆماری ئیسلامیان و ڕایانگەیاندووە کە پەشیمان و هاتوونەتە بەرەی خەڵکو و بەتایبەت ئەوانەی کە تەلەفاتیانداوە لە ناو ڕێزەکانی بەشامنیەتیە جۆراوجۆرەکانی وەک سوپا و یەکانی ویژە و وەزارەتی ئیتلاعات بۆ تەقویەتی ڕۆحی ئەوان و بنەماڵەکانیان هاتوۆتە کوردستان و لە ژێر چاودێری توندی ئەمنیەتی بەتایبەت مزدورانی محلی هاتوۆتە ناوشار و نمایشی ئەنجامداوە. لە هەر حاڵ ڕئیسی چۆتە یەکێک لە مزگەوتەکانی شاری سنە و بە بەشداری کۆمەڵێک لە مەلایەن کە لە ڕۆژانی ڕابردوودا بەشێکیان بە نیشانەی بەحساب لە ڕاگەاندراوێک کە بڵاویان کردەوە کە لە بەڕێی خەڵکان، بەڵام بینیمان کە ئەمڕۆ مەلایەکی ئەژگار زۆر لە پشت و لە لاشانی ڕئیسیەوە وەسابوون و چووبوونە پێشوازی و گویان لە قسە و باسەکانی ڕئیسیە کرد. ئەمە لە حاڵێکا بۆ ئەمڕۆ لە شاری سنە چلومین ڕۆژی گیانبەخکردنی ڕامینی فاتحی خۆشەویست بوو کە 40 ڕۆژ لەوە پێش دوای دەست بەسەرکردنی لەلایەن وەزارەتی ئیتلاعاتەوە لە ژێر ئەشکەنجە و ئازاری دڕندانەی هێزە ئەمنیەتیەکان دەرباز نەبوو گیانی ئازیزی لە پێناو ئامانجەکانیان بەخت کرد. ئەمڕۆ لە 40 ڕۆژی گیانبەخکردنیدا خەڵکی بە ئەمەک و ئەمەکناس و خۆشەویستی شاری سنە چوونە سەر مەزارەکەی و وێڕای هاودڵی و هاوخەمی دووبارە لەگەڵ بنەماڵەی کاگرامین بەڵێنیاندا کە درێژە پێدەری ڕێبازی کاکڕامین بن تا گەیشتن بە ئامانجەکانیان. ئەم مەراسمەش لە ژێر چاودێری و فەزای ئەمنیەتیەکی قورس کە هێزە ئەمنیەتیەکان لە شاری سنە دروستیان کردبوو بەڕێوە چوو. لە هەر حاڵ ئەوەی کە ڕئیسی چوو بۆ شاری سنە هاوکات لە ڕۆژی چلمی گیانبەخکردنی ڕامینی فاتحی خۆشەویستە بوو، ئەوەی کە لە بەرەی خەڵکا بوو، ئەوەی کە دژ بە کۆماری ئیسلامی بوو، ئەوەی کە تا ئێستاش خۆی لە ناو ڕێزەکانی کۆماری ئیسلامی و نەدیبووەوە بە شێوەیەک باست کە لە ئیسلاحی عامیانە باسیەکەن مۆزدور نەبوو یا لەسەر مەزاری ڕامینی فاتحی بوو یا لە ماڵەکانی خۆیان و لە شوێنی ژیانی خۆیان و کاری خۆیان بوون و لە پێشوازی ڕئیسی نەچوون و نقڵ و شیرینیان نەبردە بەردەم ڕئیسی. لە هەر حاڵ بۆ لێکدانەوەی هەندێک پرسیار وەکو ڕۆژانی ڕابردوو ئەمڕۆ داوامان لە کاک ئەحمەدی ئەسکەندەری خۆشەویست کردووە. کاک ئەحمەد سڵاو لێبێم، کاتت باش، زۆر سپاس کە دووبارە قبوڵی زەحمەتت کرد لەم بەرنامە بەشدار بووی. کاک ئەحمەد دەنگن نییە پێم وا بێ مایکەکەت داخراواگەر بورە. بەڵێ وێڕای سلااو بۆ ئێوە و ماندوو نەبوونی و سلااو بۆ بینەرانی بەڕێز. زۆر خۆشحاڵم من جارێکی تر لە کاناڵی ئێوە دەتوانم ڕوو بە گەلی کورد و دۆستانی کوردستان لە دەرەوە قسە بکەم. سپاس بۆیەوە. کاک ئەحمەد باسمان کرد ئەمڕۆ 11مین هەفتە لە ئاخێزێک کە بە ناوی قیامی ژینا ناوبانگی پیاکردبوو و دوای کوژرانی یا گیانبەخکردنی ژینای جوانەمەرد دەستی پێ کرد لە ئارادایە. زۆر جار جەنابیشتانمان بان کردو و لەم بەرنامە لە قۆناغە جواجیەکانی ئەم شۆڕشە لێکدانەوەت هەبووە و قسە باست بۆ کردین. حەزەکەم بزانم ئێستا ئەم شۆڕشە لە چ قۆناغێکدایە و لە چه ئاستێکدایە، پاشان وەزیەتەکە چۆن ئەبینیت؟ من پێم وایە ئیتر ئەمە زۆر کەس قبوڵیەتی کە کوردستان بووەتە نمونەیەک لێ بۆ هەموو ئێران و بگرە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست. من پێم وایە لە دەریشەوە کە خەڵک دەبینین یا لێکۆڵینەوە و لێکدانەوە و دەنگ و باسی ڕۆژنامە نووس و یان مفەسری وڵاتانی جۆراجۆریشمان گوێ لێ بێ،
ئەم ڕۆڵەی کوردستان و ئەم پێگەی کوردستانە بەرجەستا بێتەوە، ینی ئەڵێن وەکو ئولگویەک بێ، وەکو نمونەیەک بێ بۆ هەموو ئێران، و ئەمە جێگای دڵخۆشیە. ئەمە تەبعا نەتوانێت پشتیوانێکی هێزگار بەهێز و گەورە بێ کوردستان بۆ هەموو هێزە پێشکەوتن خوازەکان و بۆ ڕەوتی پێشکەوتن خوازی لە ئێران، بەڵام هاوکاتیش دەنگێکە کە لایەنی کۆنەپەرست چ لە کوردستان و چ لە دەرەوەی کوردستانیش کەس دەکات و پاشەکشەی پێدەکا. ئەمە لە ڕوانگەیەکەوەیە کە ئەوانەیە کە لە ئێرانەوە ڕوانە کوردستان چاوی لێ دەکەن. طبعا ڕەنگە دوایی بچینەوە سەری بە بۆنەی ترەوە، من دێمە سەرەوەی کە ئەی باشە لە کوردستانەوە چۆن ئەڕوانینە مەسئلەکەەوە، لە کوردستانەوە چۆن سەیری ئەم مەسەلە بکەین. بەڵام خودی ئەمە شانازیەکی گەورەیە و ئەمە طبعا بەرهەمی ساڵەها خەبات و تێکۆشان و شۆڕشێکە کە لە کوردستانە بووە. ئێستا ئەوەی کە گەنجانی کوڕ و کچ لە کۆڵان و کوچە و خیابانەکانی کوردستان ئەیکەن و دەنگی گەلی کوردیان بەو شێوەیە گەاندووەتە نەک هەموو ئێران و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵکو هەموو دنیا، ئەمە وەکو شانازیەکی گەورە و قارەمانیەتێکی گەورە تەبعاً بەوان بڕدرا ئەبڕێت، بەڵام ئەوەمان لەبیر نەچێت کە ئەمە زەمینەیەکدا ئەم گەنجانە، ئەم جوانانە، ئەم نەوجەوانانە گەورە بوون کە ئەم زەمینە بریتی بووە لە خەبات و تێکۆشانی دەیان ساڵە تەنانەت پێش ڕوخانی ڕژیمی شاش، بەڵام بەتایبەتی لە سەردەمی ڕاپەڕینەوە بەملاوە سەر ڕای هەر بۆچوونێکە بمان بێ بۆ حیزبە سیاسەکانی کە تێکەڵی ئەم مەسەلە بوون. ئەوە خاڵێکی زۆر گرینگە بە بڕوای من خۆمە و بینانە لەگەڵ دۆست و برادری زۆر کە دانیشتوم قسەم کردووە کە باسیێواکەن چیتان کردووە لە کوردستان چۆن بووە لە کاتی گێڕانەوەی ئەوەی کە ساڵی نازانم 57 ئێران 58 59 60 ئەوانە چیمان کرد و چۆن هات و چۆن چوو لە کۆتاییشە بەو نەتیجاگەن کە آخر ئەمە ڕاستە ئێمە ئێستا هیچ بەشێکی کوردستانمان بەدەستەوە نییە، بەڵام ئەوە نییە شۆڕش بەو گەرم و گوڕیە لە کوردستانایە هەموو ڕژیم ئێرانی خستووەتە مەترسیەوە. من ناڵێم نابێ هیچ کەس منەت بکا بەسەر ئەو جوانانەی ئێستا دێنە کۆڵان و خیابان و خەبات دەکەن، هیچ کەس نابێ منەتکە. ئەمە ئێستا باری قورسەکەی بەسەرشانی ئەوانەوەیە، بەڵام دەبێ ئەوشمان لەبیر بێ آخر دایک و باوکی ئەوانەی دایک و باوک و خوشک و برا و هاوسەر و منداڵ و هی ئەوانەی کە گیانیان بەخت کردووە لەم ماوەی ڕابردووە کە بەداخەوە ژمارەیان لە کوردستان لە 100 تێپەڕیوە لە کۆی 400 و نزیکەی 6 کەسێک کە لە ئێران گیانیان بەخت کردووە. ئەمانە پشتیوانێکی گەورە بوون و زۆر بوێر و زۆر بەهێز بوون لە گەیاندنی پەیامەکانیانە. ینی ئینسان جاری وایە نازانێت چی بکە لە بەردەم گەورەی ژنێک پیاوێک لەسەر گۆڕی ئازیزترین کەسەکەی کە وەستاوە قسەکە و هەستی خۆی دەرئەبڕێ، پشتیوانی خۆی دەرەبڕێ وهانی خەڵک دەدا و ئەڵێ ڕاستە من زەربەیەکی ئێزگار قورسم لێکەوتووە، ڕاستە هیچ کەس ناتوانێت قەرەبووی گیان لە دەستدانی ئەو ئازیزەی من بداتەوە، بەڵام ئەوە زانم کە هیوادارم ینی بە فیڕۆ نەچوو بێت و ئەمە بەداخەوە نرخێکە کە زۆر لە بنەماڵەکان لە کوردستان پێشتریش دایانە و ئێستش دەیدەن. هەر لێرێشەوە من پێم وایە گە بگەڕێمەوە سەر ئەو بەشی ئەوڵی قسەکەی ئێوە لە پێناساندنی بەرنامەکە بۆ هاتنی سەفەری ڕئیسی بۆ سنە. ئەوەش بەڕێکەوت نییە کەس ڕئیسی دێ بۆ سنە، بیانوێکیان دۆزیێتەوە نازانم سەدێک بووە لە مێژە قەرار وا بووە بۆ ئەوە ئاو دابینکەن بۆ سنە و بۆ ناوچەی سنە لەبەر ئەوە هاتووێ، بەڵام معلومە ئەمە بەشەکە لە پەلەقاژەیەک کە ئەیانەوێ بچن بۆ سنە وچن بۆ کوردستان کانگای ئەم شۆڕشە و ئەو شارەکە بووە بە مای سەربەرزی هەمومان بچن بۆ ئەوێ بڵێ نەخێر ئەوە کە ئێوە لە دەرەوەی بینن ێزگاروانیە و ئەها سەرک کۆمارە توانێت بچێ بۆ ئەوێ جاوە هیچ نییە. سەدام حوسێنیش لە ماوەیەکی کورت بە لە ڕوخانەکەی توانی بچێتە ناو شاری باغات تەنانەت
لەوێش خۆی نیشان بدات. یعنی ئەمە هیچ هوەرێک نییە بەو هەموو هێزە چەکدارەوە کە تۆ هەتە، بەو هەموو هێزەوە کە بڵاوت پێکرد بوو لە ناو شاری سنا و بەو هەموو هێزەوە کە لە دەرەوەی شێناوتە جاوە هیچ نییە ئەتوانێت سەرە کۆمارێ بەو شێوە لەژێر پاراستنی ئەو پارێزگاریەی کە بۆیان داناو بچێ. هاوکات ئەمە ناتوانێت بیشارێتەوە کە پێش چوونەکەی خۆشی و لە کاتی خۆش چوونەکەی خۆشیە سەرە کۆماری ئێران کوردستان میلیتاریزە بووە. یعنی ئەو هێزە زۆرە کە ئێستا ڕژاوەتە کوردستان ئەگەمانگەڕێنێتەوە بۆ زیاتر لە 10 ساڵ 15 ساڵ لەمەوە بەرکە لە کوردستان چۆن بووە. ئەمە نیشانەی ترسیانە و نیشانەی ئەوەیشە کە دەبێت لە کوردستانەوە دەستی پێ بکەین چین بڵێن نەخێر جارە یەکەم هیچ خەبەرە نییە، دووەمیش خەریکی ئاوەدانکردنەوەین و ئەمە ئەو هیوا و ئومێدەی کە چ لە کوردستان و چ لە دەرەوە هەیە بە خەیاڵی خاوی خۆی ئەوە تۆزێک پاشەکزەی پێ بکە پاشەکشەی پێ بکە و پوچەڵی بکاتەوە کە من پێم وایە ئەویان بۆ ناکرێ چونکو لەو شتانەیشی لەو فایلانە کە هاتووەتە دەرەوە دەزانن گروهێکی هەکەری بەناوی بلاک ریوارد ئەوانە خەبەرگوزاری فارسیان هەک کردووە و شتی مەحرەمانیان هێناوەتە دەرەوە. لەوێش بۆمان دەرەکەوێت کە چەندە لە بارودۆخێکی تەنگاودان و چەندە لە وەزعەکان کە پێویستیان بەم چەشنە نمایشانە هەیە کە ئەمڕۆ بینیمە. باسط لە کوردستان کرد، بەڵام یەکێک لەو کێشانەی کە ئێستا یا کەسێک بە ئەوەی ئەزانێت بە خاڵی نگەتیڤی ئەم قیامەی ئەزانێ بەشداری نەکردنی جەماوەری لە ئاستی سەراسەریە. کوردستان لە مەیدانە معلومیشە خوێنێ ژەڕەژێەوە کۆماری ئیسلامیش هێزی سەرکوتی زیاتر داناوە بۆ ئەو بەشە یا خەشنتر تونوتیشتر لەو جۆغرافیا عملەکات بەنسبەت ئاسی سەراسەری. هۆکاری ئەوەی کە لە ئاسی سەراسەری جەرەقەکە لێدرا لە سەرەتاکان زۆر گەرم و گۆڕ چاوەڕێنی ئەوە ئەکرا لە ئاسی جەماوەری خەڵکێکی زیاتر سەریعتر پێوەتن پێی، بەڵام کەمە دابڕان دروست بوو یا کەم ڕەنگ بۆوانێ. هۆکارەکەی چییە؟ پێت وایە دووبارە وای لێدێتەوە؟ دەزانی جارێ یەکەم هیچ شۆڕشێک بە تایبەتیش ئەوانەی کە بە دەوروبەری ئێمەوە ڕوویداوە و بە تایبەتی تریش ئەو شۆڕشەی کە لە دژی ڕژیمی شاکرا و ئەنجامەکەی بوو بە ڕوخانی ڕژیمیشا وانە بوو ئەم شۆڕش و سەر هەڵدان و خۆ پیشاندانانە بەردەوام ئیدامێ بوێ هەموو ڕۆژێ لە هەموو شوێنێ حتەنانەت لە تارانیش وانە بوو، بەڵکو نشست و بەرخاستی بوو بە ئیستلا، یعنی خوار و ژووریە کرد. ئەمە لایەکی تری ئەوەیە کە بەڵێ ڕاستە لە تاران بە تایبەتی کە پایتەختە و ئیتر مرکزی هەموو شتەکانە و لە شارە گەورەکانی تریش لەو ئاستەدا نییە کە ئێمە چاوەڕوانین. تەسەوری بکەن ئەگەر ئەوەی کە لە کوردستان ڕوویداوە لە تاران ڕووی بدایە، لە شارە گەورەکانی تر وەکو شیراز و ئەسفەهان و تەورێز و مەشەد و ئەوانە بکرایە ئێدەوە هەموو ڕژیمی هێنا لەرزە و ڕوخانی نزیک دەکردەوە. ئەمە هێشتا ڕووی نەداوە. هۆکارەکەی چییە؟ یەکەم هۆکاری ئەوەیە کە دیکتاتۆریەکی زۆر دڕ بووە لەم وڵاتە. لە بیرمان نەچێتەوە کە لە دەیەی 60 ئێرانە 1360 کە کاتە دەی 1970 میلادی دەیان هەزار کەسی زیندانی سیاسی کوژراون ئیعدام کراون بەدەستی ئەم ئاغای ڕئیسیەکێ لەوانە بووە. ئیتر تۆ لەوە بگەڕێت چی تریان کردووە کە پێویست ناکە بینەرانیان بەرنامە ئەزانن. لایەکی ئەو دیکتاتۆریە بووە کە ئەم دیکتاتۆریە هەبووە ڕێگای لە ڕێکخستن و پێکەوە گرێدان گرتووە و نەیهێشتووە کە پێویستترین یا سەرەتاییترین ڕێکخستن و ڕێکخرا و شەبەکە دروست ببێ بۆ ئەوەی کە بتوانن لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا خۆیان ڕێک بخەن. پرسیارێک لێرا دێتە پێشەوە خێرا، ئەی باشە هەرم کۆماری ئیسلامیە نییە کە لە کوردستانی ژوای کردووە، هەر ئەمانە نین کە لە یەک ڕۆژە لە مەهاباد 59 نەفەریان ئیعدام کرد. ئیعدامەکانی سنە، مەریوان، سەقز، باخی شارەکانی تری کوردستان مەگە هەر ئەوانە نین، مەگە هەر ئەو ڕژیمە نییە کە لە لۆڕستان و لە کرماشان و لە نازانم پیرانشار و لە سەردەشت و لە شارەکانی تریش سەرکوت دەکا با هەرەوەیە.
بەڵام جیاوازیەکی ئەوەیە کە ئێمە جارێ یەکەم ئەوە لەبەرەوە بەشێکین لە میلەتی کورد ئەزمونێکی مێژوویمان لە پشتسەرە لە ئەوە زیاتر لە 100 ساڵە لە کوردستان شۆڕش زۆر سەسەری هەڵداوە زۆر ڕووی داوە کۆماری مەهاباد دروست بووە لە کوردستان کۆماری کوردستان دروست بووە لە مەهاباد و دوای ئەوەش حیزبی سیاسی و ڕێکخستنی سیاسی بە کۆمەڵ بووە ینی حیزبی دموکرات وەختی خۆی حیزبی هەموو کۆمەلگاکە بووە لە کوردستان دوای ئەوەش دوای ڕوخانی ڕژیمی شاکە کۆمەڵیش هاتە ناوە وردە وردە حیزبەکانی تریش پەیدا بوون ئەم جارە ئیتر ڕێکخراوی مەدەنی لە شارەکان بووە هەر لە ڕێکخراوی کرێکارانەوە بگرە هەتا ژنان هەتا خوێندکاران هەتا بازاڕیان هەتا فەرهەنگیان ئەوانەی کە معلمی مەدرسەکان بوون ئەوانی تریش ئەمە ڕاستە لە حکوومەتێکی دیکتاتۆریا بووە بەڵام هەموو ئەمانە ئەزمونێکی کۆ کردووەتەوە کە ئێستا هەیە لە ناو خەڵکەکەدا و ئەوەیە لەسەر ئەو بناغەیە وەک عەرزم کردن ئەم جوانانەی کە ئێستا دەوروبەری 15 هەتاوەکوونێ 25 ساڵن بە تایبەتی ئەوی کۆڕە گەرمەکەیە و تەبعەن ئەوانەی تری بە تەمەنتری شاتوونەتە مەیدان دەزانن جەماعەتێ لەوانەیە کە گیانیان بەخت کردووە تەمەنیان لەسەرەوەی 30 ساڵ و 40 ساڵیش بووە بۆیە بەشێکی ئەوەیە بەڵام من پێم وایە ئەمە داخوازیەکی ڕەوایە کە ئێمە بمان بێ و ئەبێ لە بەرامبەر ئەو خواست و ئارەزوە بوەستین کە لە ئێران پیان وابێ شارەکانی کوردستان وەک سنە و مەهابات و سەقز و نەزام کرماشان و باقی شارەکان خەباتێکی گەرم و گوڕ ئەوەندە درێژەی هەبێ هەتا حکوومەت لە تاران لاواز بکات و بیڕوخێنە و ئەوانیش جا دەست پێ بکەن وانە ئەزمموی مێژووی هەموو بەشەکانی کوردستان نیشانی داوە کە هیچ حکوومەتێکی مرکزی نە لە تورکیە نە لە عێراق نە لە سووریە نە لە ئێران ناڕوخێ بەهێزی سیاسی کورد فقط کورد هەمیشە ڕۆڵێکی گرنگی بۆ دەتوانێت بیبێ بەڵام ناتوانێت ڕوخێنەر نییە هەر بۆیە دایمە مەسلەی گفتوگۆ و ئەوانە هاتەتە ئاراوە حکوومەتێک خۆی لاواز دیوە خێرا هاتووە و تێتی ئەرێ گفتوگۆیە نەکەینەوە دەوای خود مختاریەکەین وەرن بە بزانین خود ناتوانین خود مختاریتان پێ بدەین بۆیە من پێم وایە مەسلەکە ئەوەیە کە ئەبێ هێزە سیاسیەکانی ئێران و من ڕووم تەبعەن لەوانەیە کە لە ناوە کەسیان هەیە نەکۆزی ئۆپۆزیسیۆنی دەرەوە تەبعەن پشتیوانێکی زۆر گەورن بەڵام بە تایبەت هێزەکانی ناوە کرێکاران معلمەکان خوێندکارەکان بازاڕیەکان هەموو ئەمانە ئەبێت چاویان لە کوردستانەوە بێ دوکاندارێکی هەژاری کورد کە جوابی مانگرتنی هێزە سیاسیەکان دەداتەوە و زیاتر لە هەفتەیە 10 ڕۆژ جاری وایە 2 هەفتە دوکانەکەی داخە ئەخر ژناڵەکەی و خۆی برسی ئەمێنێتەوە یعنی وانە خۆ ئەوان سەرمایەکی گەوریان بێ و پاشەکەوتێکی زۆریان ببێ و لەوە بخۆن قەیناکەگەر 2 هەفتەش دوکانەکەم بەست وانە دەبێ ئەمە قبول بکرێ تەبعەنەوەی کێشەی هەیە ئەم مانگرتنانش دەبێت لە کوردستانیش فکرێ بۆ ئەمە بکرێتەوە خۆ ناکرێ هەر داوا بکەین مانگرتن بکەن لەم شەوانە من گوێم لە کاناڵێکەوە بوو کاناڵێک لە ئێرانیەکان مەدی برادری مەسئولی بەرنامەکە دەیپرسی دەیکوت زۆرم پێسێرە بۆ مانگرتنی بازاڕیان و ئەوانە لە کوردستان وەستاوە خۆ من نەمبیستوە حیزبە کوردستانیەکان داوان کردوێ بوەستێ من لەوێ نەبووم بڵێمە کاکە بۆ نەوەستێ ینی تۆ پێ دوایە ئەوانە ئەخر بنەماڵەیان نییە ئەوانە کاسپیان پێویست نییە بە خۆیان و بە کرێکاریان و بە دەست و پێوەنیانەوە دەبێت ئیدامەی ژیانەکان بدەن بۆیە من کورتی بکەمەوە ئەم بەشە من پێم وایە دەبێ لە دەرەوەی ئێران خوێندکارەکان خۆشبەختانە زۆر بە گەرم و گوڕی هاتوونەتە پێشەوە لەوانەیە بە بۆنێ ڕۆژی ئەوی لە ئێران پێ دەڵێن ڕووزی دانشجوو ڕۆژی خوێندکاری زانکۆ لەوانەیە ئێمە لە هەفتەی ئایندا چاوەڕوانی سەرهەڵدان و گەرم و گوڕترێک بین لە وەزعەکە بەڵام دەبێ بزانین ئایەوا دەبێ یان نا ئەوەی چاوەڕوانیەکە کاک ئەحمەد پرسیارێک کاتووە ئاوای نووسیوتێتی پرسیارێکی کورد
لە کاک ئەحمەدی خۆشەویست ڕێزوسڵات نووسەتی کە ئەمریکا چی دەوێت بۆ تەداخل ناکات ئەمە ڕێک بە کورتیەوە نووسیەوە پێتی وەڵامێکمان لە کاک ئەحمە بۆ وەرەگرێ باش سەر چاو هەرچە منیش ئەمە پرسیارێک بوو بە گشتیتر ئەم پرسیارم دانا بۆ بیپرسم لە هەڵسوکەوتی وڵاتانی دەرەوە بە تایبەت ئوروپا و ئەمریکا و وڵاتەکان تۆزێک جۆرا و جۆرە هەستەکەیت لە ئاڵمان لە کانەدا بە زۆرتر بە گەرم و گورتر لە بازرکردەوە هایەکی کۆماری ئیسلامی تەحریمە خەنە سەردار و کاربەدەستانی ئەمنیەتی بە تایبەتیەوانەی کە ڕۆڵیان هەبووە لە سەرکوب و کوشتاری خەڵک لەم قیامەی ژینایە یا ئەو نەهادانەی کە مەربوط بە نەهادە ئەمنیەتیەکان بەگشتی وڵاتانی دەرەوە بە شوێن چیەوە زۆر کەس دەڵێت بە شوێن ئەلتەرناتیڤ سازیەوە یانەوێت جێگوزین پێیەکەن فێڵەن بۆیان پێیانە بوو زۆر کەسیانە پێیان وایە کە نا ئەم وڵاتانە سیاسەتیان فێڵەنەوە نییە کە کۆماری ئیسلامیە سیاسەتی چێنج ڕژیمیان نییە یانەوێت کۆمارێکی ئیسلامی دەستەمۆ ئەوەی کە متعارفی دنیای سەرمایه‌داری پێشکەوت و بێت بخەنە اختیار خۆیانەوە و گوش بە حەڵقی خۆیان بێ و ئەمە دانیان هەر لەسەر کار و ئیدامە بەکار بدات بەڕای تۆ هەڵوێستی وڵاتان ئەوەی کە مربوط بە خەڵکانی ئازادی خواز و سەرشەقام و ئەوانە کە ئەوە زۆرمان باسێکرد و زۆریشمان دیوە ئەوەی کە من بەبەستمە لە سوالەکە وڵاتان لە ئاستی دەسەڵاتدارەکانیانە بەبەستمە. بەڵێ زۆر سپاس بۆ ئەو بینەرە بەڕێزە کە لوتفی کردووە بەرامبەر بە من پرسیاری کردووە. دەزانی من بەگشتی جوابەکەی جەنابتە دەمەوە جوابی ئەویش لە لێرەدا هەیە. دەزانی من پێم وایە ئەمە وان نییە ئێستا دەوڵەتی ئەمریکا دەوڵەتانی ئوروپایی یەکێتی ئوروپادا بنیشن پێکەوە خەریکی هەڵسەنگاندنی ئەم دوو ئالتەرناتیڤە من ئایا ڕژیمی ئێران بمێنێتەوە یان بیرروخێنین واگەر بیرروخێنین بێنە دەست کێ من پێم وایە مەسەلەکە ئاوان نییە تەجربەی خودی ڕوخانی ڕژیمی شا و تەجربەی وڵاتانی عەرەبیە کە تیانە ئەمری عەرەبی ڕوویدا و زۆر وڵاتی تریش ئەوەمان پێڵێکە وڵاتە زلهێزەکان وەک هەمووان دەزانن هەمیشە بە دوای بەرژەوەندی خۆیانەوەن ئەوان بەرژەوەندیەکان چی بخوازێ ئەوەکەن ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان بەو ئاکامە بگەن بەو نەتیجە بگەن کە مانەوەی کۆماری ئیسلامی ناتوانێ بەرژەوەندی ئەوان بپارێزێ ئیتە وردە ئەمجارە ئەکەونە بنکۆڵکردنی و ئەکەونە ئەوەی کە ڕێگایەک بدۆزنەوە بۆ ئەوەی لە باتی ئەو ڕژیمە شتێکی تردا بنێن جا شتێکی تردا بنێن چییە ئەوش بۆ خۆی پرسیارێکە بەڵام من پێم وایە ئەم نەوعە بۆ چوونە گشتیە کە ئەمریکا و ئوروپا بوویەتی پێش ئەم سەر هەڵدانە واتە پێش گیانبەخکردنی ژینا و پاش ئەوە ئاڵوگۆڕی بەسەردا هاتووە هەتا پێش ئەمە ئەمریکا تەنانەت زمانی ترامپیش ترامپ بە پێچەوانەی ئەوە جەماعەتێک لە کوردستان و جەماعەتی کێزگار زۆر ئێران لە دەرەوە بە تایبەتی پیان وایە ترامپ دەیویست ئێران بڕوخێنەوانە بوو ترامپ تەنانەت سەرگۆزیری ژاپۆنیشی نرد بۆ لای خامنەیی پەیامیشی پێدا کە چی بکەین بەیەکەوە بنیشن گفتوگۆ بکەین کە قبوڵی نەکرد خامنەی وتی نامەکەش وەرناگرم دەزانی مەسەلە ئەوەیە کە ئێستا کە دوای ئەم سەر هەڵدانە بە تەواوی گۆڕانی بەسەردا هاتووە من حەزەکەم بۆ ڕوونکردنەوەی مەسەلەکە یەک نمونەتان بۆ بجێڕمەوە 2 هەفتە لەمەوبەر کۆبوونەوەی وڵاتانی ئەوی پێی دەڵێن G20 G20 وڵاتی 20 دەوڵەت بوو لە مالێزی لەم کۆبوونەوە غەیری سەرانی غەیری ڕەهبەری رووسیە نەوێ باقی لەوێ بوون باقی هێزە گەورەکان و هێندێ هێزی تریشان ینی هێندێ وڵاتی تریشان داوت کردبوو یەکێ لەو کەسانە کە ئێوەش باستان کرد فەرانسە و ئاڵمان باستان کرد یەکێ لەو کەسانە کە زۆر گەرم و گۆڕ بوو لەسەر مەسەلەی ئێران ماکرۆن بوو ئێمانوێل ماکرۆن سەرۆکۆماری فەرانسە ماکرۆن لە قسەکانی خۆیدا بەتایبەت لە پرس کۆنفرانسێکە کە گرتی کۆنفرانسی ڕۆژنامەوانی لە قسەکانی خۆیان ئەو
هێرشەی کە ئێران کردیە سەر باشووری کوردستان بۆ سەر حیزبە سیاسیەکانی کوردستان ئەوەی بەتوندی مەحکوم کرد پتی نابێ کاری وا بکە بە بارمتەگرتنی خەڵکی مەحکوم کرد ژمارەیە چەند کەسێکی فەڕانسەویش تەنانەت کە توریست بوون چوون بۆ ئێران گیراون یەکیان ئێرانی فەڕانسەویشە خانمێکە ئەوەیشی مەحکوم کرد جگە لەوە پشتیوانیەکی گەرموگوڕیشی کرد لە سەردەدانەکانی ئێران بۆ کوردستان بەڵام خاڵی جەوهەری لە قسەکانی ماکرۆنە ئەوە بوو کە گوتی ئێمە داواکارین تاران بگەڕێتەوە سەر هێڵی دۆخی هێمنی جاران و ڕۆحی هاوکاری دەزانی ئەگەر کەسێ لە پێگەی ماکرۆنە بەرەو کۆماری ئیسلامی قسەی ئەوە بکە بگەڕێتەوە سەر ڕۆحی هاوکاری مەبەستەکە ڕوونە مەبەستەکەی ئەوەیە کە ئێمە ئێستا خەیاڵمان نییە ئەوە بڕوخێنین مشکلەکە گفتوگۆ دانووساندنە بەڵام وەکو هەموو دیاردەیەکی سیاسی ئەبێت چاو لەوە بکەین ئەمە قسە و باسی ڕۆژی 16 مانگی 11 یعنی ڕێک 2 هەفتە لەمەوبەرە جا ئەم معناوە نییە کام قسە ئیتر هەروەها بێ وانە ئەمە لە ڕەوتی ڕووداوەکانە دەتوانێت تووشی هاڵ و گۆڕ بێ یعنی ممکنە لەوانەیە کە شتێک لە ئێران ڕووبدا ئەمریکاش و وڵاتانی ئوروپاش تونتر بەو لاوە ڕابکێشێکە نەبا بە ئێران ئیتر بەکاریەوە نابمێنێتەوە نابێ هیچ دیفاعێکی لێ بکەین و ئەبێ کارێکی وا بکەین کە هەرچی زووترە بڕوخێ یان ئەوەیە نەخێر کارێکی وا بکەن کە ممکنە ئێران نەرمیە بنوێنێ یا شتێک بکات بۆیە دوو بەشی هەیە مەسەلەکە لە حاڵەتێکە هەیە کە وڵاتانی دەرەوە پشتی جمهوری ئیسلامی بەرنادەن ئێستا مەسەلەن چین پشتی بەرنادا رووسیە کە هەر زۆر زۆر لێەوە نزیکە پشتی بەرنادا غیری لە مەسلەی ئەتۆمیان نەبێ لە مەسلەی ئەتۆمیە سەرڕای هەر جیاوازیە کە رووسیە لەگەڵ ئەمریکا و لەگەڵ ئوروپا بیبێ بەڵام لەوەدا کۆکن کە رووسیەش نایەوێ ئێران ببێ بە خاوەنی چەکی ئەتۆمی لەبەرەوە دژ بە بەرژەوەندیەکانی خۆی ئەزانیاویش کەوا بوو لە سێ ڕێگا سێ حاڵەتی هەیە حاڵەتی یەکەم ئەوەیە کە بە توندی هێزە گەورەکان پشتیوانی لە حکوومەتێکەکەن و ناڵن بڕوخێ من پێم وایە ئێستا ئێران ئەوە نییە حاڵەتی دووەم ئەوەیە کە پشتیوانیە گەرموگوڕی لێ ناکەن کە بڕوخێ بەڵام پشتیوانیەکی واژ ناکەن لە ئۆپۆزیسیۆن کە ئیتر ئەو ناومێد بێت و بکەوێتە ئیمتیازدانێکی ئێزگار زۆر حاڵەتی سێوەمەکەی ئەوەیە کە ئیتر دەستیان شتووە لە ڕژیمەکە و تازە ئیتر ئەم ڕژیمە لە حاڵەتێکە بینن کە قابلی هیچ چەشنە پشتیوانیەک نییە بۆیە کۆمەکێکی گەرموگوڕ ئەکەن بە ئۆپۆزیسیۆن بەڵام تەبعەن لێرەژە ئەمجارە قسە لەسەرەوەیە کام ئۆپۆزیسیۆن چ ئۆپۆزیسیۆنێ و ئایا ئەمانەی کە دێنە سەر حکم و ئایا ئەم ئاڵ و گۆڕی ڕژیمە تا چەندە بەرژەوەندیەکانی ئەوانە پارێزێ لێرەدا مەسئلەی ئوکراین شتەکەی بە تەواوی گۆڕیوە ئەلان هەر شەڕی ئوکراین بارودۆخی تورکیەی لە ناوچەی ڕۆژەڵاتی ناوەڕاست و ئوروپاشا گۆڕیوە ئەو ڕۆڵە لوتبەرزانەی کە ئەردۆغان و دەوڵەتی تورکیا ئێستا ئیگێڕێ ئەگەر ئوکراین شەڕی ئوکراین نەبووایە نێتوانی بەو شدەتە ئاوا بکە ئێستا کە دەیکا لە موردی ئێرانیشە دەبێت چاومان تۆزێ لە نەخشەکە بوێ گەورەتر کە بزانین مەسەلەن رووسیە ڕۆڵی ئێران لە سووریە ئوکراین تەنانەت ڕۆڵی ئێرانیشی گۆڕیە لە رووسیە یعنی جێپەنجەیەکی جێپایەکی زۆرتری کردوێتەوە بۆ ئێران لەوێ سەر ڕایەوەی کە ئێران ئێستا تووشی مشکلی گەورەیە جا بۆیە ئەگەر کورتی بکەمەوە ئەم بەشە من خۆم بەش بە حاڵی خۆم ئومێدەوارم درێژە پێدانی خۆ پیشاندانەکان نەک لە کوردستان لە هەموو ئێران درێژە پێدان و پەرەگرتنی مانگرتنەکان بزوتنەوەی خوێندکاری بزوتنەوەی کرێکاری و بزوتنەوەی تەنانەت بازاڕیەکانیش لە بازارەکانی شارە گەورەکان ئەمە کارێکی وا بکە کە ئێران لاواز بکە و دەوڵەتەکانی دەرەوەش بێنێتە سەرەوە کە ئیتر هیچ چەشنە پشتیوانیەک لە
ڕژێمی جمهوری ئیسلامی نەکەن. کاک ئەحمەد جەنابەت باست لە هێزە ئۆپۆزیسیۆنەکان و پشتیوانی وڵاتانی دەرەوەکە لەوان ناکرێ یا ئەگەر بکرێت کەم ڕەنگەکرێت یانە تعادولێکیان نێشتەوە لە فڵاتەکانی تۆ من بەرداشتم کرد. دەنگۆیەک هەیە کە گوایە شوورایەکی موقەت، شوورایەکی گوزار یا هەچیەک بۆ ئەو کاتی گۆڕینی دەسەڵات بکە بە تۆری کاتی مدیریەتی وەزعەکە بکە تا خەڵک انتخابی دەسەڵاتێکی تازاکە. شتێکی وا لە ئارایە هەیە، شتێکی ئاوا ئەگەر هەیە چۆنە شتێکی ئاوا دروست بووە یا پشتیوانی وڵاتانی تری لە پشتە؟ وەڵام دانەوە بەم پرسیارە تەمان پێویستی بەوەیە کە ئینسان هەندێک زانیاری لە ژوورەوە لە هەندێک لایەنەوە ببێ. من قسەکانم لەسەر ئەو شتانەیە، لێکدانەوەکەم لەسەر ئەو شتانەیە کە بیستومە و نەبێ شتێکی نهێنی بزانم، ئەنی کەسێ شتێکی نهێنی بۆ باس کردبێتم. بەڵام من مەسەلەکە ئاوا دەبینم کە عەرزانەکەم بەو زانیاریانەی کە لە لای من هەیە. یەکەم من پێم وایە ئینسانە بێ، یعنی ئۆپۆزیسیۆن دەبێ هەموو مەیدانەکانی خەبات تاقیب بکاتەوە. ئێستا بە ئەندازەی پێویستی چی بە ئەندازەی کێزگار زۆر گەنجان و جوانانی ئێمە گیانیان بەخت کردووە، بریندار بوون، بازێکیان بەشێ لە مەسەن چاوی لە دەستداوە، هیواهایە قاچێکی لە دەستداوە بە بۆنەی تەقەکردن وەوانەوە، عدێکی زۆر ڕفێنراون، زیندانین، هەڵاتون، هەموو ئەمانە هەیە. بەڵام مەبەستم ئەوەیە کە دەبێ ئینسان بیر لە تاقیکردنەوەی هەموو بوارەکانی تریش بداتەوە. یەک لەوانەیش بواری سیاسیە. لە بواری سیاستدا دەبێ بیر لەوەش بکەینەوە کە بزانین ئایا لە مەیدانی سیاسەتدا چیمان بۆ ئەکرێت، چۆن نەتوانین خۆمان بەهێز بکەین، قازان جێبگەێنین بە بزوتنەوەکە و خەسارەتی سەر کوچە و کۆڵان و خیابان هەتا دێت کەمتری بکەینەوە، بە خەسارەتێکی کەمترەوە بتوانین درێژە بدەین بەم خەباتەمان. بۆیە من تێگەم لەوەی کە هێندێک هێز و لایەن بە تایبەت ئۆپۆزیسیۆنی ئێران لە دەرەوە خەریکن، زۆر بە گەرمەش خەریکن و هێندێک لایەن هێندێک لیستیشیان داوەتە دەرەوە. من لیستی 30-40 نەفەریم دیوە، لیستی 20 نەفەریم دیوە، لیستی 5-6 کەسی ژمەر بیستووە. ئەم لیستانە ناوی جۆرا و جۆر دێنە ناوە، جاری وایە کوردی تێدایە، جاری وایە کوردی تێدا نیە لیستەکەیان. و ئەوە ئەکاڵێ موتویەتی مەسەلەن بۆ نمونە کەسێک وەبزان پێرێ ئەمە هەفتە لە یەکێ لە تەلەڤیزیۆنەکانەوە قسەی دەکرد کە خۆی ئەندامی شورای مدیریەتی گوزارە. ئەو لیستە کە ئەو دای 6 کەسی کە ناوبرد هیچ کوردێکی تێدا نەبوو. بۆیە لە هێندێک جێگاوە کەسی تر دێتە دەرەوە. بۆیە ئەمە بە بۆچوونی من بۆ ئێمە جارێ بەڵێ ئەوە فکرەکە هەیە و جەماعەتێک هەن بە تایبەت شاخوازەکان زۆر زۆر گەرم و گوڕن لەسەر ئەوە ببێ و ئامادەی یعنی سەڵتەنەت تەڵەبان و ئامادەی ئەوەشن کە هێندێک سازش لەگەڵ هێندێک لایەن بکەن بۆ ئەوەی کە دایمە ڕەزا پەهلەوی لە ناو لیستەکەدا بمێنێتەوە ببێ. لەمەدا من پێم وایە پەلەپەلێک دیارە، بەعزێک کەس کەوتونەتە پەلەپەلێک کە پێیان وایە خەریکە بڕوخێ و ئەوەی ماوەتەوە ئەوەیە کە ئێمە کەس نییە لە جێگای دابنین. پێم وایە ئەوەی کە دێتە دەرەوە لە ناو ئەو خەباتە و لە ناو ئەو بزوتنەوە کە لە ناو شارەکان هەیە لە کوردستان بە ڕێکخراوەیی تەنانەت لە دەرەوەی کوردستانیش هێندێ شتی ڕێکخراو ئینسان دەیبینێ کە هەیە لەوێەوە سەرد هەڵدەنێ و دێتە دەرەوە و دەزانین ژمارەیەکی ئێجگار زۆر ئینسانی تێکۆشەر و لێزان و شارەزا لە زیندانەکانە. بۆیە جارێ بەشێکی ئەوەیە، بەڵام ئەمە معنای ئەوە نییە کە هیچ کەس لە دەرەوە ناتوانێت لەگەڵ بێ. نا پێم وابێ لە دەرەوە ڕێک لەبەر ئەو دیکتاتۆریە کە ئێران بوویەتی و سیاسەتی سەرکوتە لە دەریشەوە ئیمکان هەیە کە ینی دەبێت کەس ببێ و بەشداری بکە. ئەمە شتێک نییە هەرتەنها بە یەک لایەن جێبەجێ بوێ. بەڵام من ئەڵێم ئەوەی کە بە ئێمەی کوردستانەوە
دێتەوە سەر ئێمەی گەری کورد دەبێت زۆر ناوەرۆکی گفتوگۆکانمان لێ معلوم بێ. ئەگەر کوردێ دوو کورد باوەڕ ناکەم لە دوان زیاتر بێ ئەچێتە ناو ناوەندێکی واوە دەبێت لێمان معلوم بێت چۆن چووە بۆ چووە لەسەر چی قسە کراوە. هەر یەک نمونەتان بۆ بگێرمەوە کەسێکە لە وابزانم خۆی سەڵتەنەت خوازە یا سەڵتەنەت خوازیش نەوێت لەوانەوە نزیکە دوێنێ تویتێکی کردووە لە تویتەکەیدا دە خاڵی ڕاگەیاندووە وتێتی شۆرای ئەو شۆرا کە دەسەڵاتی کاتی بەدەستەوە دەگرێت دەبێت ئەم دەخاڵە ڕەچاو بکە. یەکێ لە خاڵەکانی مەسەلەن هەر خێرا بە یەکپارچەیی ئێران دەستی پێ کردووە و ئەمە معلومە ینی چی. یەکپارچەیی ئێران ینی مەسەلەن کوردەکان جامە بنەوە بەلوچەکان جامە بنەوە کە نە کوردستان هیچ حیزبێکی جیاوازی خوازی تێدایەنە بەلوچستانیش یا ئەڵێ مەسەلەن ڕەفراندۆمە بکەن لە خەڵک پرسن ئەرێ خەڵکە ئێوە سەڵتەنەتتان ئەوێ یا جمهوریتان ئەوێ ئەو پرسیارشم پێ سەیرە ینی تو هێشتا نەهاتووی هێشتا هیچ کەس نەیوتە لە هیچ زانشگایەکی ئێران نەبیستراوە کە بڵێ ئەدەی ئێمە جمهوریمان ناوێ شتێکی ترمان دەوێ مەسەلەن بۆ ئەوە بێ و پرسیارەکەی. خاڵێکی تری ئەوەیە کە بە فارسی نووسراوە مدیریەتی غەیری متمەرکز ئەنی ئەوی لە عێراق پیانە و لا مەرکەزیەت ئەمە ئەسقەزا لەو ئیستلاحانەیە کە ئینسانە خاتە گومانەوە لەبەر ئەوە ڕەنگە ئەگەر کوردێک لەوێ دابنیشێ بڵێ ئەرێ مەبەستان چییە دەڵێ مەبەستمانەوەیە هەموو ئوستانەکان کاروباری خۆیان بەڕێوە ببن. ئەگەر وتت ئوستانەکان ئیتر ئۆتۆماتیکی گەلی کورد ئێنیتە دەرەوە لە مەسەلەکە چونکو تازەی تر تۆ مەبەست ئوستانی کوردستانە ئوستانی ئازەربایجانی غەربیە ئوستانی ئیلامە ئوستانی کرماشانە باشە یعنی ئەمانە نابێ لە ئێستاوە بیانوویەک بدۆزینەوە کە چونکو مەبەستی سەرەکی ئێستا ڕووخانی کۆماری ئیسلامی ئێرانە بۆ ئەوەی ئەوە بڕوخێنین ئامان دەنگ مەکەن ئامان هەموو شتێ با قبول بکەین ئەومان ڕووخان جا بزین خۆمانە زین چیەکەین. وەختی خۆی خومینی دیفاعی کرد لە وحدەتی کەلیمە وحدەتی کەلیمە یعنی ئەوەی یەکشت هەیە مەرگ بەرشا تەواو بوو پەلە مەکەن ئەگەر شامان ڕووخان ئەو وەختە ئیتر دائانیشین بەیەکەوە قساکەیم زین چیە ئەگەر شا ڕووخا دوینیمان چیمان لێ هات سەر ڕایەوەی کە ئێمە لە کوردستانەوە هەزار خواستی خۆشمان بە شێوەی جۆرا و جۆر ڕاگەیان ئێستاش ئێمە نابێ دووبارە بکەوینەوە چاڵێک کە جارێک تێی کەوتوین ئەویش ئەوەیە کە بێن بڵێن لەبەر ئەوەی کە جارێ ڕووخان مهمە جارێ ئەو قسانە مەکەن کە جەماعەتێکمان لێ ناڕازی بن لێمان ناڕەحەت بن نە بە بۆچوونی من پرسیارەکە ئەوە نییە کە کوردستان چەندە ئێران و بەشەکانی تر دڵنیا بکاتەوەکە ئێمە جیاوازی خوازنین کوردستان سەنگەری ئازادەگان هەموو ئەوانە کە هەمووی باشە بەڵام پرسیاری سەرەکی ئەوەیە کە پاش ڕووخانی ئەم ڕژیمە پاش ئەو هەموو قوربانی دان و خەبات و تێکۆشانە چ گەرانتیەکەیە چ بەڵێنێکی ئیمزاکراو هەیە کە ئێمە بتوانین ڕوومان بێ کە ئێستا نیشانی خەڵکی کوردی بدەین بڵێن 1 2 3 4 ئێمە لەسەر ئەوانە ڕێکەوتوین و ئەمانە کە لەگەڵ ئێمە شەریکن ئەمەیان قبول کردووە بەو شەرتە خەڵکی کورد دێتە پێشەوە بۆیە من ئەگەر ئەمەش کورد کەمە جوابی ئەم پرسیارە من بەگشتی پێم سیر نییە کە جارێ خەریکن پێکی بێنن شتێکی وا خەریکن پێکی بێنن پێم سیر نییە کە یعنی وەها بێ کە کوردێکیشی تێدا بێ یا دوو کوردیشی تێدا بێ بەڵام دەبێت زۆر بە وریاییەوە چاوی لێ بکەین وەها بێ کە بزانین لەبەر چی و بەچی دەنگ ئەدەین و بەرەوکوێ ئەڕۆین نەک ئەوەی کە بەرەو ئایندەیەکی نادیار و ناڕوون بڕۆین لە کۆمەڵێکا کۆبمینەوە لە جەمعێکا کۆبینەوە ئێمە کە نەزانین ئامانجە سەرەکیەکەی چییە. کاک ئەحمەد پرسیارێک هاتووە لە سەقز لە شاری سەقز نووسیەتی سڵاو ڕێز بۆ کاک ئەحمەد ماندوو نەبن پرسیارێکمان هەیە هیوادارم بتوانن وەڵامی بدەنەوە پێدەچێت پیلانگەڕیە کە بێ لەلایەن سێ دەوڵەتی تورکیە و ئێران و عێراق
دژ بە مەسلەی کورد لە ڕۆژاوە و لە باشوور. بوونی هێزەکانی ڕۆژهەڵات لە باشوور بووەتە بەهانەیەک کە جارێکی تر هێزی عێراقی یا میلیشیای عێراقی بێتەوە سەر سنوورە کوردیەکان و لە داهاتووشا لەوانەیە لیوایەکیا چەند لیوا لە هەولێر و سلێمانیدا بنن. لەولاشەوە تورکیا هێرشە کاتە سەر ڕۆژاوە. ئەمانە هەمووی پێناچێت کە پیلانێکی هاوبەش بێت لە نێوان ئەم سێ دەسەڵاتە. ئەمە یەک. پاشان لایەنە سیاسیەکان ئێستا دەبێت چی بکەن ئەگەر ئەمە پیلانگەڕیەک بێت لایەنە سیاسیەکان ئەرکیان چیەوە دەبێت چۆن دژ بەم پیلانە بۆست. زۆر سپاس بۆ ئەو بینەرەشکە و پرسیارەی کردووە. ڕاستەکەی ئەوەیە کە پیلان هەمیشە بووە لەلایەن ئەم دەوڵەتانەوە بەرامبەر بە گەلی کورد، بەڵام ئەوی کە زۆر تازەیە ئەوەیە کە تورکیە بەشێک لە باشووری کوردستانی داگیر کردووە لە مێژە، ئەوە بەشێ لە ڕۆژاوایشی داگیر کردووە، ئێستا خەریکی داگیرکردنی بەشێکی تریەتی. ئێرانیش سەرک وەزیرانی عێراق کە سوودانی کە چوو بوو بۆ تاران و چوو خامنەی بینی، خامنەی زۆر بە گەرم و گوڕی بەخێری هێنا و ئەو تەسەورەی ئەدا کە گۆیە کارێکی وا ناکەن بە زەرەری دەوڵەتی عێراق بێت و دەوڵەتی عێراق لە ڕێگای حکوومەتی هەرێمی کوردستانەوە کارێکی واکە کە سنوورەکان ئەو جۆرە بێ کە ئێران دەیهەوێ. هەرچەند بەداخەوە هەڵەیەک لە دەرەوە هەیە ژەوەی سنووری باشووری کوردستان بەدەست نە کۆمەڵەیە نە دموکرات نە هیچ حیزبێکی سیاسی ترەوە. سنووری هەرێمی کوردستان بەدەست حکوومەتی هەرێمی کوردستانەوەیە. ئەو شوێنەی کە هێزەکانی کوردستانی ئێرانی لێن زۆر دوورن لە سنوورەوە. ئێرانە بێ بەسەر شار و شارۆچکەی زۆردا تێپەڕ بێ هەتا بگاتە مەسەلەن مەقڕێکی کۆمەڵەیە مەقەرێکی دموکراتیا حیزبەکانی تر. بۆی ئەمە یەک. دوو، لەوە چێ ڕێککەوتنێ لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و بەغا بوو بێ، کاک نێچیروان لەم ڕۆژانە لە نێچیروان بارزانی لە بەغا بووە، ڕێککەوتنیان کردووە، زۆر خۆشببین بوون. بەڵام شتێکی سیر کەم ئێوارە هەواڵەکەی بڵاو بووەتەوە ئەوەیە کە ڕاوێژکارێکی نێچیروان بارزانی لە تەلەڤیزیۆنی ڕوودا و ڕایگەیان کە ئێران هێندێک هاتووەتە پێشەوە و هێندێک پێگەی داناوە لە سەنگەری هەڵکەندووە لە بەشی سنووری کوردستانی عێراق، لە بەشی سنووری باشووری کوردستان. و ئەڵێ ئەو ڕاوێژکارە من گوێم لێ بوو قسەیە کرد، ئەو ئەڵێ کە ئەوە کاک نێچیروان بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان خەریکی گفتوگۆیە. خۆ معلومە ئەوان ئەگەر کاری وایان کرد بێ و هاتبێتن و دامەزراوێتن بە هیچ گفتوگۆیەوە هەڵناسن بگەڕێنەوە بۆ دواوە. بۆیە ئەماکەن بە بەهانەیە ئەڵێ ئەگەر چوون تورکیەتان دەرکرد لەولاوە لە کوردستان ئێمەژێ چینە دواوە. مەترسیەکە لە جێی خۆیاتی حەقێتی. من پێم وایە هێزە سیاسەکانی کوردستان ئەبێ بە وریاییەوە لەگەڵ ئەم مەسەلە معاملە بکەن و خۆیان لە بارودۆخێکە بەجێ نەهێڵن نەمێننەوە کە زۆر وابەستە بێ بەوێ کە ئێستا ئەلبەتە وایژ نییە. ئەوەی کە هێزە سەرچاوەی هێزە و سەرچاوەی پشتیوانی و هەموو شتێکە بۆ حیزبە سیاسەکانی کوردستان ئەو خەڵکن کە لە شارەکانی کوردستان کە لە گوندەکانی کوردستانن. ژمارەیەکی کەم لە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان وان لە باشوور و ئەو حیزبە سیاسیانش کە لەوێ بوون و ڕێبەرەکانیان دایمە حاڵەتێکی ژیانی پێشمەرگانیان بووە کە گواستنەوە بۆ ئەوان زۆر شتێکی سیر نییە و بە دڵنیاییەوە توانم بڵێم کە جمهوری ئیسلامی ناتوانێت قەت بە کردەوەیەکی سەربازی ینی بە ئەرتەش و لەشکر قەت ناتوانێت نە سلێمانی بگرێ نە هەولێر بگرێ. و ئەم هێزانە لە هەولێر و لە سلێمانی تەبعەن پشتیوانیان هەیە، بەڵام معنای ئەوەیە کە دەبێ ئەرخایان دابنیشن ناوڵەوانیە. کێشیان بۆ دروستەکە، سەرێشیان بۆ دروستەکە، هەر ئێستاش دروستی کردوون. هەر ئێستاش هێندێ شوێنیان بە زۆر چۆڵ کردووە بە هێزە سیاسیەکانی کوردستان. تەبعەن ئەمە جێگای داخە، بەڵام ئەوەی کە ئەرکی لایەنە سیاسیەکان چیە؟ من پێم وایە ئەرکی لایەنە سیاسیەکان ئەوەیە کە هەتا دەتوانن گرێدراوی و وابەستەی خۆیان کەمتر بکەنەوە
طبعا مەبەستم بەشە سیاسەکەیەتی چونکو بە هەزاران خەڵکی پەنابەری ئاوارەی کوردی ڕۆژهەڵات لە شارەکانی کوردستانن کە ئەوانە لە ژێر چاودێری UN ئەوانە نەتەوە یەکگرتوەکان چاودێریانەکە ئەوانە پەنابەرن ئەوانە وانییە کە بڵێ کۆمیتەی ناوەندی دموکرات و کۆمەڵە و حیزبەکانی ترن بۆیە بەشێکی ئەوەیە کە خۆیان لە بارودۆخێکا ببینەوە کە ئاسانتر بتوانن جێگۆرچێ بکەن یان ئەگەر پێویست بوو شوێن بگۆڕن دوای ئەوەش بە بۆچوونی من خەباتەکان گەرم و گوڕتر بکەنەوە لە ناوەوە لەوەی کە داوا لە خەڵک بکەن بۆ ئەو شێوە لە خەباتەی کە پێویستە بۆ ئەو ڕێگانەی کە پێویستە کە بتوانن خەباتەکە گەرم و گوڕتر بکەن چونکو گەرم و گوڕتربوونی خەباتەکە لە کوردستان ئەبێتە وهی وادارم ینی ببێتە گەرم و گوڕتربوونی خەبات و تێکۆشانەکە و شۆڕشەکە لە ئێران و ئەمە فشارێکی زۆرتر ئێرێ بۆ ئێران و ناتوانێت بەو ئاسانیە بێتە ئەملاوە جگەلەوە سەیرێکی شتێکی زۆر سیر لەم بینەدا ئەوەیە کە هەم بۆ دەوڵەتی تورکیان بۆ دەوڵەتی ئێران کە ئێرانین تورکیش کە تورکن سیر ئەوەیە وڵاتە عەرەبیەکان نایانە جواب کە بڵێن چۆن ئێوە خەریکن بەشێک لە خاکی بەواتای ئەوان خاکی وڵاتێکی عەرەبی داگیرەکەن و دەنگیان دەرنایە و هێندێک ینی هەندێکیش چاوپۆشیەکەن لەو مەسەلە. کاک ئەحمەد ببوورە بەدەم پرسیارەی کە ئێستا هاتم بینەرە کردی وتم با پرسیارەکەی بێجواب نهێنینەوە تۆڵێک لەوانەیە دوور بوو لە باسی کە تایبەت بە ئێران و کوردستان و قیامی ژینا بوو. ئەو ئەگەرانەی کە لە ئارادایە کە کۆماری ئیسلامی بەکاری بێنێت بۆ پاشەکشێکردن یا بۆ خەواندنی قیامی ژینا چ سەناریو هەیەکی بەردەستایە گۆڕێنی ڕەهبەرە گۆڕینی ڕێنجمهورە هێنانی ئیسلاحوازەکانە یاکو درێژەدان بە سەرکوب و سەرکت و پشتاری خەڵکان بەڕای جەنابەت چه احتمالاتێک هەیە کە کۆماری ئیسلامی ڕۆی خەڵکی بکاتەوە؟ من پێم وایە دوو شت مسۆگەرە هەتا ئێسەیش دەرکەوتووە یەکیان سەرکوتە ئیدامەی سەرکوتەکەیە و بۆچوونی من ئەم هاتنەی ڕئیسی ئێستا بۆ کوردستانیش هەر نیشانەی ئەوەیە کە دەیان هەوێت ینی نیشانی بدەن کە ئێمە تەسلیم نابین و ئێمە ناهێڵین لە کوردستان وەزاکەمان لێ تێک بچێ و ئەوە کە پێشتر باسم کرد دووبارەی نەکەمەوە بۆ قسانش کە خامنەی کردی دوایین قسەکانی خامنەی کە کردی و ئەو فایلە نهێنیانە لە دەنگ و باسەکان کە هاتووەتە دەرەوە کە باسی لێوەکرێ مەسەلەکە ئەوەیە کە بە بۆچوونی من لە ژوورەوە بیر لە هەموو شتێک دەکەنەوە ینی لایەنی کۆنسێرڤاتیڤ و توندڕە و فقط بیر لە سەرکوت دەکاتەوە و ئەمەیان ئیدامە داوە وا دەرەکەوێت کە خامنەی لایەنگری ئەو خەتەیە و ئەوان بەعیبارەتێکی تر خەتەکەی خامنەی درێژە پێدەن ئەوە یەک دووهەم ئەوەیە کە بەو چاوپێکەوتنانە کە لەگەڵ ڕێفۆرمخوازەکان کردویانە وا دەرەکەوێت کە ڕێبەرانی سوپای پاسداران و ئەرتەش و ڕێبەرانی سیاسی پێشوو خەریکی کۆبوونەوە و دانیشتنن بۆەوە بەشک و ڕێگاچارەیەکی تر بدۆزنەوە کە چۆن بکەن هاوکات کە سەرکوتیشیەکەن چۆن بکەن بۆ ئەوە کە ئەم دۆخە زۆر دژوارە تێپەڕکەن یەکیان لەوانەیە گۆڕانی ڕئیسی بێ ڕئیسی ڕەنگە بەم سەفەرانێکی کە ئیکا بەم سەفەرێکی بە کوردستان هۆکارێکیشی ئەوە بێ کە ئیسپاتی بکان نەخێر کۆنتڕۆڵم هەیە بەسەر وەزعەکەدا و ئەتوانم ئیدامەی بدەم بەڵام لایەنێکی تریشی هەیە ئەگەر زۆر تەنگەتاو بن لەوانەیە فشاری بۆ بێنن ناچاری بکەن بۆ ئەوە کە تەسلیم بێ دەست لە کارکێشانەوەی خۆی ڕابگەێنێ و ئەگەر ئەو دەست لە کارکێشانەوەی خۆی ڕاگەیان ئەم جارە کەونە ئەوە کە کەسێک بێنن لە جێگای دابنێن من پێم وایە جارێ زۆر زووە ڕێفۆرمخوازێک دابنێن لە بیرمان نەچێتەوە کە ڕۆحانی شکستی خوارد هەرچەند ڕۆحانی ڕێفۆرمخوازیش نەبوو بەڵام ئەوی شکستی خوارد ئایا ڕازیەون بە کەسێک لە نەوعی ڕۆحانی بیهێرنەوە دایبنێن من پێم وایە ڕووداوەکانی ڕۆژەکانی ئایندە نیشانیەدا بەڵام بەڵێ ئەم ڕێگا چارانە هەمووی لە بەردەما هەیە یەکیان ئیدامەی ئەبێت توندوتیژیە و بۆیە ئەبێ
ئێمە لە کوردستان بتوانین کارێکی وا بکەین کە خەسارەت و گیان لە دەستدانی ئەم جوانانەمان هەتا دێ بیگەینینە کەمترین ئاستی خۆی و وریابین لە هەموو هێزێک کە هەمانە بە باشترین شێوە کەڵک وەربگرین لەگەڵ ئەوە کە خەباتەکە درێژەی هەبێت. ڕێگایکی ئەوەیە ڕێگایکیشی بڵێ ئەوەیە کە دەتوانن هێندێک ڕێفۆرم بکەن بەبێ ئەوە ڕێفۆرم خوازێکیشیان هێناوێ ئەوەش ڕێگایەکێتی دەتوانن کەسێ بێنن وەکو مەسەلەن لاریجانی کەسێ وەکو لاریجانی بێننەوە دای بنێن کە ئەو کارانە کە مەسەلەن پێشنیاری خاتەمیە بە لاریجانی بیکەن لەبەر ئەوە پێشیان نەڵێن کە ئەوە خاتەمیتان هێناوەتەوە پاشەشتەدان کردووە و شکستان خواردووە بە بۆچوونی من ئەوەش یەکێکە لە ڕێگا چارەکان بەڵام هەموو ئەمانە گرێدراوە یەکەم بە باری تەندروستی خامنەییەوە کە هیوادارم هەرچی زووترە تێک بچێ چونکو ئەو ڕێگە نادا و ئەو ئامادە نیە هیچ نیشانەیەک لە لاوازی لە ڕژیمەکەی و دەربکەوێت لەم فایلانە کە بڵاو بووتەوە ئەڵێ چوینە خزمەت ڕەهبەر باسی ئەوە کرا کە چی بکەین لە مەولەوی عەبدولحەمید چەند نەفرێ پێشنهادیان کردووتیانە بیگرین لەسەر ئەو قسانە کە کردوێتی خامنەی وتێتی نەمەیگرن بێ ئابڕووی بکەن یعنی ئەوە نیشان دەدا کە وریایە ئەگەر بیگری ئەوە پێی وا بووە گە بیگری ئەیکەی بە قارەمانێک وای لێ دەکەی تر زۆر گرنگەوێ نابێ وا گرنگی بکەی ئەو ڕێگا حەلێکی تر نیشانەدا بۆیە من پێم وایە هەموو ئەمانە گرێ دراوەتەوە بەوە کە چەندە ئەم شۆڕشە ئەم سەر هەڵدانە لە بەشەکانی تری ئێران گەرم و گوڕەوێ من هیوادارم ئەو گەرم و گوڕیە زۆر بێ و هیوادارم بەو گەرم و گوڕیەوە هەم ڕژیم لاواز بکە و هەم فشارێکی ێزگار زۆر کە ئێستا لە کوردستان هەیە کەم بکرێتەوە. کاک ئەحمەد معمولاً دوایین پرسیارەکەم بەوە تەواوەکەم کە بەڕای جەنابتان ئەم شۆڕشی ژینە ئەم قیامە بەرەو کوێژێت دڵخۆشی بەوەی سەر ئەکەوێت. بەڵێ من دڵخۆشم ئەرێوەڵا زۆر دڵخۆشم بەوەی کە سەرەکەوێ من پێم وایە نە کوردستان نە ئێران ناگەڕێتەوە پێش گیانبەختکردنی ژینە یعنی ئەوەی کە ژینا بە گیانبەختکردنی خۆی بەخشی بەم وڵاتە تازەی تر ممکن نییە ئەوە لە چیسمان بچێ و ئەزمونێک کە خەڵک وەریان گرتووە و تەجربەیان کردووە و بە هێزی خۆیان لە کتوپڕێکا زانیان کە نا هێزی ئێمە ئەوەندە زۆرە کە خوێندکاری کچی مەدرسەیەکی بچووکی فلانە شار ئەتوانێ کارێکی گەورە بکە هەر لەوە بگرە هەتا کامیۆنداران کە ئێستا کەوتونە تەمانگرتن هەتا کرێکاران هەتا بازاری تاران کە کەس پەیوانە بوو لایەک لە بازاری تاران بتوانێت تعتیل بێ بۆیە من پێم وایە بەڵێ ئومێدوارم دڵخۆشم و دڵنیایشم لەوە کە سەرەکەوێ ڕژیمیش ئەوە لای ئێمە لایەنی ڕژیمیش بە بۆچوونی من ڕژیمیش تازە ناتوانێت بگەڕێتەوە بۆ دواوە هەموو باسیەوەکەن کە بۆ نەمان هێشت لاریجانی و کێ لە انتخاباتی سەر کۆماری پێشوا بەشداری بکە بۆ ئەو نەمان فشار بۆ هێنان بۆ وامان کرد خەڵک ناومێت بوو لە سندوقی دەنگدان بۆ وامان کردووە ئێستا تەنانەت کەسانی وەکو زیبا کەلامیش دەڵێ با بە خەڵک تازەی تر باوەڕیان بە دەنگدان نەماوە بۆیە ئەوان ئەزانن ناتوانن وەکو ڕابردوو درێژە بدەن خەڵکیش ئەزانێ کە ئیتر ژیانی پێش ئەم ڕاپەڕینە قوبوڵ ناکەن بۆیە ململانەیەکە کێبڕکەیەکە کە من هەم هیوادارم هەم خۆشحاڵم و هەم بڕاستی ئارەزووی ئەو ڕۆژەکەم کە ئەم شۆڕشە سەرکەوێت و ئەم ڕژیمە نەگریسە بڕوخێ کە ئەبێتە کرانەوەیەک بۆ هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست. زۆر سپاس کاکە ئەحمەدی خۆشەویست هیوادارم و ئارەزووی هەمووان بێتە دی و ئەو ڕۆژە ببینیم جارێکی در سپاس دەکەم بۆ ئەوەی کە قبوڵی زەحمەتت کرد لەم بەرنامەیەمە بەشدار بووی. تکایە منی زۆر سپاسانەکەم کە بانگهێشتیان بەرنامەتان کرد و شەوێکی شاد شێکی شاد بۆ ئێوەش سپاس. بەڵێ بینەرانی خۆشەویست ئەوەی کە بینیتان و بیستان و توێژێک بوو لەسەر ئەم ئاخێزەی کە ئێستا لە ئێران و کوردستاندا ئارادایە و هەندێک پرسیاری تایبەت بەم و چەند پرسیارێکی بینەرانیشمان لێرەوە وەڵام داوە لا ڕێگای کاک ئەحمەدی خۆشەویست هەڵسوڕاوی سیاسی
تێکۆشەری لێرین کە دووبارە قبوڵی زەحمەتی کرد لەم بەرنامە بەشدار بوو. کاتی بەرنامەمان زۆر نەماوە، تەنیا من ئەوەندە بڵێم کە ژمارە تەلەفۆنەکان بۆ پەیوەندی ئێوە لەگەڵ تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەشی هەواڵی کۆمەڵە بۆ ناردنی هەواڵ و گزارش و وێنە هەواڵ و ڤیدۆکانتان لەسەر سەفحەی تەلەڤیزیۆنەکانتان و ئەم بەرنامە دیارە 2046 761 67 64 2045 716 45 024 دوودانە ژمارە تەلەفۆنن کە هەم لە ڕێگای واتساپ هەم لە ڕێگای تەلەگرام ئێواتوانن پەیوەندیمان پێوەگرن. هەوکات ناوەندی هەواڵی کۆمەڵە بەشی کۆمەڵای مێدیا نێتوۆرک ئەویش بەردەوام کراوەیە و دەتوانن ئێوە پەیام و راپۆرتەکانی خۆتانمان بۆ بەڕێکەکەن. زۆر سپاس بۆ ئەوەی تایسەی گوێویستمان بوون. تا بەرنامەی داهاتوو دیدارێکی تر بە کامرانیتان دەسپێرم. بژین بەشادی. کوردستانیە زۆڵفی تۆڵای ڕزگاریە ژینەی ژینستانیە ناوی تۆ ڕەمزی ئازادیە